سەرۆکایەتیدا ئاماژەی بە کێشەکانی ناوخۆ دەرەوەی ئەمریکا کرد و بەڵێنی باشترکردنی ژیانی هاوڵاتیان و بژانەوەی ژێرخانی ئابووری وڵاتەکەیدا. بەڵام ئەمە نەبووە هۆی بێدەنگکردنی ئەمریکیەکان و هەزاران هاوڵاتی لە شوێنی دەستبەکاربوونی ترامپ خۆپیشاندانیان کرد و لەگەڵ هێزەکانی پۆلیسیش ڕوبەڕوو بوونەوە. Raise your right hand and repeat after me. I, Donald John Trump, do solemnly swear. I, Donald John Trump, دۆناڵد ترامپ دوای سوێند خواردنی لە بەردەم سەرۆکی دادگای باڵای ئەمریکا وەک 45هەمین سەرۆکی وڵاتە دەست بەکار بوو. ترامپ لە یەکەم وتاریدا وەک سەرۆکی ئەمریکا ڕووی لەگەلی وڵاتەکەی کرد و ڕایگەیاند لە 4 ساڵی داهاتوودا بە یەکەوە پێشەوایەتی جیهان دەکەین و بەسەر کێشەکانی ناوخۆ و دەرەوە سەردەکەوین. ترامپ وتیشی ئەمڕۆ دەسەڵات لە حزبێکەوە بۆ حزبێکی دیکە ناگوازینەوە، بەڵکو دەسەڵات لە کۆشکی سپیەوە بۆ گەلی ئەمریکا دەگوازینەوە. ئاماژەی بەوەش کرد کە دەیانەوێت گەلی ئەمریکا چاودێری و ئیدارەی حکومەت بکات. ترامپ هۆشداریدا لە پشتگوێخستنی ژێرخانی ئابووری وڵاتەکەی و ڕایگەیاند چەندین تریلیۆن دۆلارمان لە دەرەوە خەرج کرد و ژێرخانی ئابووری وڵاتەکەمان بەرەو لاوازی هەنگاوی نا. وتیشی لە ڕابردوودا سیاسیەکانی ئەمریکا لە خۆشگوزەرانیدا ژیاون لە کاتێکدا هەلی کارکەمی کرد و زۆرێک لە کارگەکانی ناوخۆ داخراون. مەراسیمی دەستبەکاربوونی ترامپ کە نزیکەی 200 ملیۆن دۆلاری تێچووە بە بەشداری جیمی کارتەر و جۆرج بۆش و بیل کلینتۆنی سەرۆکی پێشووی ئەمریکا و هیلاری کلینتۆن ڕکابەری ترامپ لە دووە هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکادا بەڕێوەچوو. هاوکات بەشێک لە ئەندامانی کۆنگرێس و ژمارەیەک دادوەری دادگای باڵا و بەشێکی بەرچاو لە دیبلۆماتکار و هاوڵاتیانی ئەمریکا بەشداریان کرد. تەنانەت جۆرج بۆشی باوکوی ڕای ناڕێکی باری تەندروستی بەخۆی کورسەکەیەوە نەخۆشخانەی بەرەو شوێنی مەراسیمەکە جێهێشت و بەشداری لەو بۆنە گەورەی وڵاتەکەیدا کرد. لەلایەکی دیکەوە خۆپیشاندانەکانی ناڕەزایی دژی دەستبەکاربوونی ترامپ تا ئێستا درێژیان هەیە و خۆپیشاندەران کە لەلایەن بەشێکی بەرچاو لە سیاسی و ناودارانی ئەمریکا و پشتیوانیان لێ دەکرێت لەگەڵ هێزەکانی پۆلیس ڕووبەڕووبوونەوە و تا ئێستا پۆلیسی وڵاتە نزیکەی 100 خۆپیشاندەری دەستگیر کردووە. هاوکات بە وتەی پۆلیس ژمارەی قوربانی لە ڕیزی خۆپیشاندەراندا تۆمار کراوە. 2000 باراک ئۆباما دوای کۆتایی هاتنی ماوەی سەرۆکایەتیەکەی و دەستبەکاربوونی دۆناڵد ترامپ دوای 8 ساڵ لە سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە هێلیکۆپتەرێک کۆشکی سپی جێهێشت و ماڵ ئاوایی لە ئامادەبووان کرد. لە ژێر فشاری نێودەوڵەتی و هەڕەشەی